ئەندامانی هاوپەیمانی نێودەوڵەتی دشی داعش لە کۆبوونەوەی ریاضی پایتەختی سعودیە داوایان لە حکومەتەکانی خۆرئاوا کرد چەکدارە بیانیە دەستگیر کراوەکانی داعش ببەنەوە بۆ وڵاتەکانیان. وەزیری دەروی ئەمریکا ئەنتۆنیۆ بلینکن باس لەوە ئەکات 2000 چەکداری بیانی لە زیندانەکاندا هەن. گەڕانەوە بۆ وڵاتەکەیان زۆر بەسوود دەبێت و گرنگیشە بۆ کەمکردنەوەی ژمارەی دانیشتوانی هەردوو کەمپی ئاوارەکانی ئەلهۆڵ و ناوەندەکانی دەست بەسەرکردن کە نزیکەی 10,000 چەکداری داعشان تێدایە. 2000 لەو چەکدارە دەست بەسەرکراوانە خەڵکی وڵاتانی ترن جگە لە سووریا و عێراق. وەزیری دەرەوەی ئەمریکا لە کۆبوونەوەکە ئاگای ئەوەشیدا کە ئەگەری خۆڕێخستنەوەی داعش لە ئارادایە. لەو بارەیەشەوە نەتەوەیە گرتوەکان هەوادارانی داعشی لە سووریا و عێراق بە 5,000 تا 7,000 کەس مەزەنە کردووە و دیاریشی کردووە کە نیوەیان چەکدارن. شکستێنان لە سەر لە نوێگەڕاندنەوەی چەکدارە تیرۆریستە بیانیەکان بۆ وڵاتەکانی خۆیان مەترسی ئەوەی هەیە کە جارێکی تر بتوانن چەکەڵ بگرنەوە و ئەوە دروست بکەنەوە کە پێی دەوترا خەلافەتی داعش سەر لە نوێ دەست بکەنەوە بە تۆقاندنی ئەو کۆمەڵگەیانەی ئێمە هەوڵی سەقامگیری و دروستکردنەوەیان دەدەین. لە لای خۆشیە وەزیری دەرەوەی سعودیە لە کۆبوونەوەکەی هاوپەیمانیەتی نێودەوڵەتی باسی لە وڵاتانە کرد کە چەندە دەوڵەمەندن بەڵام چەکدارە بیانیەکان کە لە زیندان بوونەتە بار بەسەر ئەو وڵاتانەی کە قوربانی دەستی داعش بوون. من بە وڵاتانە دەڵێم پێویستە بێنە پێشەوە و بەرپرسیارەتی خۆتان هەڵگرن. ئەندامبوون لەم هاوپەیمانەتیە بە واتایکاری هاوبەش دێت. پێویستە پێکەوە کار بکەین و پشگیری یەکتری بکەین. ئەمەش خاڵێکی سەرەکییە. پێویستە بە هەمومان چارەسەری بکەین. بەردەوام دەسەڵاتدارانی ئەو ناوچانەی کە دەستگیرکراوەکانی داعشی تێدایە ئەم داوایەیان کردووە ئەو وڵاتانەی هاوڵاتیەکیان لەوێ دەستگیر کراون بیبنەوە بۆ وڵاتەکانیان. ئەم کۆبوونەوەیەش بە هەمان مەبەست بوو. داخۆ وڵاتانی خۆرئاوا پەیمانەدەن یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.